داخستنی ڕێگەی نێوان پارێزگاکان بەتایبەت ڕێگەی نێوان هەرێم و بەغدا لە چوارچێوەی ڕێگریەکان لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆتە هۆی مانەوەی ژمارەیەکی زۆر شۆفێری بار هەڵگر و گیرۆدەبوونیان لە نێوان پارێزگاکاندا. الحكومة العراقية على راسي. حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم سەرسەرە. ئێمە خەمەڵخێزانین، دوو ڕۆژە لێرەین. ئێمە دوو ڕۆژە لەم بازگامانێتەوە. تاوانمان چییە؟ هەروە کراوەیە و بازگامانێدا خراوە. شۆفێرە بار هەڵگرەکان کە زۆربەیان عەرەبن. هیچ پابەندبوونێکیان بە ڕێنمایە تەندروستیەکان پێوە دیار نییە و هەندێکیشیان نکۆڵی لە بوونی ڤایرۆسەکە دەکەن. كورونا ماكو. ڤایرۆسی کۆرۆنا نییە، کۆرۆنامان نەدیوە، کۆرۆنامان نییە. من لە بەغداوە هاتووم و کۆرۆنا نییە. زۆرێک لەو شۆفێرانەی لە نێوان پارێزگاکان ڕێگەی ڕۆیشتن و گەڕانەوەیان لێگیراوە. خەڵکی پارێزگاکانی خواروی عێراقن کە ڤایرۆسەکەیان تێدا بڵاوە. لا نقدر نرجع. ناتوانین بڕۆین و ناشتوانین بگەڕێنەوە. داوا لە حکوومەتی عێراق و هەرێم دەکەین ڕێگاکانمان بۆ بکەنەوە. تا دێت ژمارەی توشبوانی کۆرۆنا لە هەرێم و عێراق ڕوو لە هەڵکشان دەکات و حکوومەتیش بەردەوامە لە گرتنەبەری ڕێوشوێن بۆیە هێشتا کاتی ئاسایی بوونەوەی دۆخەکە دیار نییە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.